أري كردو تعادت يا رودر قدانشكن أري كردو تعادت والله در قدانشكن نخوات سوان مجيرة لازم وزاعل كشكن والله وزاعل كشكن ور صبراد لا ور صبراد لا ور صبراد لا شاعر اشكان ياكله ور صبراد لا ور صبراد لا تناقم بابو برا خۆشەویستان و ئازیزان ئەو کاتەوە هەموو کاتێکتان باش بۆ بەرنامەی ئەوزارەی ژیانی کوردەواری دەچین بۆ گوندە دڵگیرەکەی هیزۆب لە دەڤەری بتوێن. خۆشەویستان و ئازیزان لەگەڵماندا بن بڕگە جوانەکەی ناو هیزۆپ و دیمەنە جوانەکانی ناو هیزۆپ بە ئێوەی ئازیز و خۆشەویست دەناسێنین لەگەڵماندا بن. شوڵی جوانە خۆی بوومە بەدێوانە لەو خاڵەینا لەو لێوەی کاوێیان بۆ من جانە وەر سەبران لە وەر سەبران لە وەر سەبران لە تەنادەم باب و برا. مام عزيز السلام عليكم. عليكم السلام وخير. حال وحوالك ومام عزيز. لا باش باحر تمن بزوره بلان وين خوشم دمش وين خوشم. دي تاكبي ان شاء الله تاكبي ان شاء الله. مام عزيز تو بحكم وي تمنكت هي ليله. بله. او هيزوبا يك هيزوبيان دو هيزوب هي ليله. دو هيزوفن. كو او هدياك رايتوا. هيزوفي قورا رباليان بينا هيزوفي قورا لو بريا هيزوفي كج بري مشيتي ويا. بابیان و برابونا او چوت تبو او آغا زیدین جدو بری مام زیدین جدو تو بری. بله. ادی ایشو کار و کاسبی چی بو؟ قدیم و استاش. لا فلاعتی بون و مردار بون. هندک مردار بون هندک چیش فلاعتیش تو فلاعتین دکرد. هیچ ایشی دیگه نکرد دیگر منو شستانو نکردن؟ با مالکی شستانن هیلا کانی سپیش شستانن مریشن هیلا شیلکو بناوانانو لا کان رسو واشخانان او مردار کنده چون وستانانش دهاتنا و خواره. ادی مرداری لیمانی استا تزی آواز یشبینی لی استا ولا ایجاران؟ والله الان کان مردار که کشکن لپیدا ولی کن او خدمانا با کشکی کمالاتیا. والله صاده به انشالله او هم خدمین دیگر راده کلاو برای عمره انشالله. يقرأ شهادة بينو هكذا وكي جاران اللي تو إن شاء الله. شوستانين قو شون دربون؟ شوستاني ما أصلي خو ملك كان يسبيبون. شوستانيش كان يرشوا سازو واشخانو بلاوانو خربردانو كيلك عوابو لواشخانيش لا سازيش دقل ما بدل ما عيني برك مشترك بوين سازي ناديكا إما بهم ببارك راست خواب وبافيان كريوا. بله. أنقولي را زوربي مالك مردار بون. أيوة والله دو تعب بون أوي قديم نقندي بوبي أو مردار نبو أيش رجال زور بون بس صد مال دبي صد مال سبحان مال دبي بزوري مردار بون. بله. همو جیانەکە و لەسەر کاسپێکەی خۆ بۆ خۆجارانە معاشوشتەش نەبوو والله هەموو کاسپی مەلە مەردار بووین کاسپێن لێ کردو فەلاعەتیشن هەر کردووە لە خەدی مۆتالعان جگە لە مەرداری ئیشی فەلاحی و عاردی و فەلاحی و شتی وەشو لێرە هەر کردوونە لە باب و بافینان ڕەهاتووە هەر کردوونە بە فەلاعەتین هەر کردووە. باشە ئەنگۆ چەند بەرە بابن لە هیزۆپی؟ لە هیزۆپی وڵاهی هەموون یەک بەرە بابین. یەک بەرە بابن. ئەو گوندە یەک بەرە بابە لە یەک بابی و پاش کەتووە. باپیرە گەورە چی هەیەە ناوی چییە؟ باپیرە گەورە نێوی عەسەن بووە. بەڵێ. مراد ئەحمەد عەسەن هەموو لە عەسەنیەوە پاش کەتوونە ئەوە خاخایە
قاخاو نیوەی قەسرۆکێ و قەمتەران و ئەوە هەمووی بەرەکەی بەڵام عاشیدەتی بڵباسە بڵباسن هەموو بەڵێ بڵباسی ئەسلی باشە لە دەور و پشتی زیرانەکانی خۆتان لێرە لە دەور و پشتی هیزۆپی تا چەند تەنسی قات و دەگەر یەکدی هەیە ژن و ژن خوازی لە مەعبەینی یەکدی هەیە تێدەگەشتم ژن و ژن خوازی و لە مەعبەینی یەکدی هەیە دەگە گوندەکانی دەور و پشتان ماڵایە براتین هەیە خزماتین هەیە چ کێشە نییە لە بینی خۆ بەخۆ دەگەڵ خەسۆک و کلاسور و بێستانە و ئەو گوندان خەمتەراندا بەک برایانینەوە بە ئیدارەی دەکەین وێگرا تا چەند متابعی ئەو کەناڵە ناوخۆیانە ئەەکەی لە ناویاندا ئەو کەناڵە کوردەواریانە تا چەند متابعیانەکەی تا چەند ئەو کەناڵانت پێخۆشن وڵاتدا سپاسی کەناڵەکەی دەکەمەوە ئەمن وەڵڵاهی سوێن بەخوای هەچی ڕاستە دێڵیم لە خەدیمەوە ئەما لێ دەبووینە و وەختی خۆمە دەگەڵ سوارەغای بابی کوی ئەمەداغای وەختی خۆ لەوێ بووینە جار هەت لەی زۆفی بابووشین هەر لێرە بووە باپیریشین هەر لێرە بووە لە گرانەیە گەورەژەوە هەر لێرە بووینە ژیانی ئێستات پێخۆشرایانی جارانت پێخۆشتر وڵای جاران خۆشتر بوو وڵای جاران گەلە خۆشتر بوو حاڵان فەقیسیش بوو بڵان ئیجاران خۆشتر بوو بە بەزەی نێ من باشە لە جاران توتن زیاتر خواستی زۆر لەسەر بوو هۆکارەکەی چی بوو مام عەزی بۆ خەڵک هەموو ڕووی دەتوتنی کرد بوو بەڵێ هەموو ڕووی دەتوتنی کرد بوو توتن توتن هەموو توتن بوو ئەوی پشتاکەشە مەکینەکان تێدایداک لە توتن دا ساڵە بن تاس ئەوە بچێن لە گردی لێڕاوە ئیسماعیلاغای بوو حەسا دەچۆ خوڕنەی خروجێ ئەوانە هەموو لەبەر ڕووبات جۆێ گردی لێدا بوو هەموو دەکردێت توتن دا ئەو سێ ساگون وڵا بۆ بەعرەی هەموو چۆر بوون و هەندێک خەڵکشینەوە باشە مام عەزیە ئەمن لە گوندی هیزۆ شتەشیا بەدی ئەەکەم زۆربەیان دوو ژن و سێ ژن و چوار ژن و وەڵی بەحسی یەکیان کردوێ گو باپیرە گەورەی من نۆژ ناهیناینە ئەوە هۆکارەکەی چیەوە؟ وڵی باپیرە گەورەی من نۆشت هیناونی من بووە باپیرە گەورە نۆشنی هیناون بەڵا هەمووی لەکردنەوە یەک مردوەکی هینافتەوە یەک مردوەیەکی هینافتەوە نۆشنی هیناون بە ئیسپات باشەوە ئاوانەوانی دیکەش چاولەوان ناکەن وڵی زۆر دۆڵەمەند بوو بەڵام زۆری دەیویست ژنی زۆر بن و ئەولادی زۆر بن جاو بەرە بابا سەد ماڵە هەمووی لەو بەرە بابی ڕەهاتووە ڕاستە پاش کەتووە با هیچ کە ئەزیەتت نەدەم دەستەکەت خۆش بی فاتکاری ئەزیەتم دا مام عەزی سپاست دەکەم سپاسیش کەناڵەکەش دەکەم بەڵام سوێن بەخوای ئینشاڵڵا مەش پێکشا دەبینەوە دەگەڵ خزمانە ئیدا ئێنێ ئەمە پێک دێنەوە ئینشاڵڵا بە براتی ئەوی هەیە پاڵ دەدێنەوە ئینشاڵڵا بە چاکی پێک دێنەوە و دەبین وەک برا جارانم دەبینەوە برا ئینشاڵڵا دەبنەوە برا وەکو جاراندا ئەنیشنەوە دوای هەموو نەخۆشیان خۆشیە ئینشاڵڵا خوای گەورە دەرگای بەخێر و بەڕەحمەت لە هەموو لای بکاتەوە ئینشاڵڵا چا دەبێ ئینشاڵڵا چاوەکەم مام عەزی سپاس دەکەم ئەمە ئەگە بڵێ ئەگە دەڵێن بەرەکەی وەختەش خۆ چوونە بەرەکەی پێ ساڵانەوەی بوونە دوار هاتونەوەیان بەرەکەیەکە هاتونەدا ئەسلی خۆ بڵباسی ئەسلی تەواو بڵباسی ئەسلنەوە ئەرەوەڵا عادی سوارەغای گەورە بووینە سوارەغای و ئەمەداغای بابی سوارەغای دەستت خۆش مام عەزی دەستت خۆش سپاست دەکەم سپاس ای بای خماری دردی بی تو یار دارا
قوربامس بەڵێ ماندوو نەبی بە قوربانت بە بەخێری سەر چاوان ئیکوی حاڵ و حاڵت کووە بە تەمام خوای خوا ڕەحمێت پێ بکە کوی گوزەرینی دەگە گوندی چاکە ڕۆژە خەریشی چی وەڵا ڕۆژە خەریکی دەسەیبان بخەریکی بەرسە بووی بەرسۆبەی یەکم کوڕی مرتاحی لێرە خۆشە زێش ئەدی ئەرێ بەخوای خۆشە ئەری وڵا خۆشە ئەلان لە شاری ناحاوێ ونیا نەوەڵڵا مەسلحاتی لێوێ ناحایمەوە باشە تو پور مامز هەر لێرە بووی یا وەختی لێرە- گوازراوە کوێن دەر لە سەر و چای بووین لەسەر و چاوێ دی. ئەوەختی ئەتویان بەبووکینە بۆ پیاوەکەت ناوی چ بوو مستەفا بۆ کاک مستەفایان گواسی و چندریان گواسیەوە ناڵێ ماڵی بام لەو قەسرۆکەی بوو بندێک لە خوارێ ئەدی ماڵێت ئەجا- بابت لێ بۆ تو ماڵی بام لێ بوو چوونە خاقایە و گوندۆکۆی دوێنێ کوتن هەڕوو ئەلێ بووین باشە هەستەکەم کرد باسییان کرد پێش ئەوەی دەست بە بەرنامەکەی باسی ئەوەیان کرد بۆی گۆ کە وەختی خۆما مستەفا هات بوو بۆ کنەتوو بە فێرێ ئەوەی هات بوو کە حیوان و لێ بکڕە شتیوە هەبوو تری بۆ هەندێک حەیران هاتنە بکڕی مشتی مخوای دێنە فرشت خوا هەنان ماڵن هەستت پێ نەکرد کە مام مستەفا و هەندێ هاتیان ناوەڵڵا خوا. نەبخوای هەر ژیانی هەنجی خۆشتر نەبووی ئێستا بەرێ بەخوای الحال حالم تێر و پولیشەوە خاڵ و پاکی شەو دێم خۆشتر بوو هەر هەنجی خۆشتر بوو پێخەفەت باشە چوو هەبوو ئەنگۆ لەوێن دەر مەڕم ماڵ مەڕوو ماڕوو هەبوو کوێستان و گەرمێن وەکردن کوێستان و گەرمێشن دەکردن ئەچوونە شوێن دەر کوێستانەکانی گۆ شوێن دەربوو بنەوان و واشی خاڵ و کانیا ڕەش بوو باشە ئەو بەربوومانە لەو حیوانەی بەدەستدات ساز بوو چوو لێ دروستە کرد کاری سپی بوو دەدەرکەدە پەنیر و ماست و شیرێژ و ڕۆن و جعفە پەنیر بوو باشە ئەو خواردنانەی ئێستا دەگەر خواردنەکانی جاران چ جیاوازێکیان هەیە بەخوای لێم زەیفتر بوون خۆماری بوو خۆماری شتەکە هەموو نەخۆشیش کەمتر نەبوون نەخۆشی کا هەبووجا نەبەخوای کابرا پیر دەبوو پیر دەبوو جا دەبی دەمرد کار خۆشی بوو باشە هۆکارەکەی چی بوو جوڵە زۆرتر بوو جوڵە زۆرتر بوو کوڕە بێ خەفەتتر بوو خۆشتر بوو ئەوە باشە زمانینگۆ ژن گواستنەوە کو بوو جاژن گواستنەوەژن بەش نەبوو ژن باش نەبوو ئەدی ئەگەر خوشکت نەبات تۆزێک بە زەحمەتتر نەبوو ژن هینە بۆ چەک نەدەکەت ناگەش پشکردنەوە هەبوو ما باوە یعنی هەرژنی وەدەست نەکەت بە لە تەمەنینگۆ ژێری وەڵا هەبوو لەری کووری وەڵا ئێوە هەبوو پێی نەدەهات کاکە کە خوشکرد نەبا پێی نەدەهات باشە زمانینگۆ دەهۆڵ و زۆر ناوشتیوە هەبوو ئەگەر ژنیانە هەبوو هاری وەڵا دی ئەدی بۆ تو لە بۆ دەهۆڵ و زۆر نایان کوتە ڕێ وەڵا سێ چار ڕۆژ بوو داکوتە خوا شەش حەوت ڕۆژ بەری بۆ خۆی ڕێ وەڵا هەبوو لەسەر و چایە بوونەنگۆ ناڵە لە قاقایە بوو لە گوندۆ کۆ دەڵێن قەیدی ناکە قەت لەسەر و چایە بووی کوڕی ناڵێم لە بێش لێ بووین بە قوربانەت بووین مەلەکە ماڵی میری بووین دیر هەریشن منداڵ هەر پێش بەرگەیوانن لەوێن دەرن لە ئەشن مەڕوو ماڵ هەبوو حیوان هەبوو هەر حیوان و بەخێوە کرد لەوێن دەر ئەو بردە قەشانێ دەربەرنە قەشانێ و دەربەرنە ئەولای قەبرستانی و ئەلێن بەخێو دەکەنە لا بەهارا دەچوونە قەشانێ دەکە ماڵی حاج ئیسماعیلدا بووینەمە مال عاد اسماعیلی دا جیرانیوان بووین باشە کو بۆ هاتنە ئێرە ئەوێن دەرش خۆ شوێنی لێ بوو شوێنی لەوە ڕشتیوەی لێ بوو کۆ هاتنە ئێرە وەڵڵا جا لەبەرەوەی هاتن بەر کوشتان ئێرە بوو هاتنە وێرە باشە ئێرە هۆکاری چییە هەرچی ماڵەشی ڕوم تێکردی یا دوژنی هەبوون یا سێ هەبوون نزانەوە چ بوو هەموو خارکردنی ژنی نانێنە بەغیرەت نین ئەوا دێنن کاکە پێ ئادێن و دێنن خوا هەموو چاولێک دی ناکەم باشە ژنە ئێرە ناترسێن وە نارێەوە چیەوە ناڵە ناترسین خوا بەغیرەتن ئەدی ئەجاکە لە دێردەوێت سەر پیاوەکەی کاکە فەرقی شۆقیان پێ نەکا وە شێشار ڕاگی چیتە باشە لێرە بەرەبا بەشی لێ بارە نۆ ژنیا هیناینە ئەریڵە بەرەبار بێ پیاوی دەمێ نوشنی هیناون با پرێ گەورەیانە بەخوای بامی بەغیرەتە مەری وەڵڵا باشە غیرەتی ناوێ جاسوانم بە قوربا جای دەوڵەمەند بە پێشێ و نوشنی هینابوون خوا مەری وەڵڵا ئەمە هیچ کازێت نادەم دەباشە بە قوربان چ خزمەتت نەبوونە تو وەڵڵا خۆشیە چونگۆ بە قوربان زۆر بەخێری دەستەکەت خۆش بەجاگێت مرێ قوربانە برانە في رشيار بو بزنجير وكبن لا دورم دا صورة وانيار بندم دكا بيملي سوتم تيابي بيملي سوتم تيا
ئەو یارم شەو تووشی عەشرم دەکا و ئەمانەی داداغ دەوارە خۆشەویستان و ئازیزان ژیانی کوردەواری هەر بەردەوامە لەناو ئەو گوندە خنجیلانەی بزانە کە خانیەکی چەمەندۆ بینی یان سەب کرایە چەندی جیاوازە دەگە خانیگەڵ خانیگەڵ کەش و هەوایەکی تەندروست شوێنێکی خۆش شوێنێکی یعنی دڵکراوە گەرە چوویە قەدیمان ئەچووی لەبەر سۆبەی داراندا ئەنیشتی ماشەڵڵا تام و چێژی چەند زۆر بوو ئێستا ئەو تام و چێژەی زاران نەمایە گوند وەکو زاران نەماون گۆڕانکاریان تێدا دروست بووە بڕواتە بێ لەعانە گەرە چووی قەدیمانە چوویە گوندەشی ئەوەندە دڵت خۆشە بوو هەمووی خانیدار و ئیدی سۆبەی داران و خواردنی کوردەواری و ئیدی سەردان و بەسەرکردنەوە و گەڕان و سوڕان ژیانەشی چەند ساد و سەکار بوو هیوادارم ئەو جیلەی ئێستا چاو لە کۆتاییەکەی بدەنەوە براژن ئەوە بۆ کوێ ئازا مساعدەکی خۆ بکە هیوادارم وەکو جاران بگەڕینەوە ژیانی زاران هەر ژیانی زاران خۆشتر بوو لە ئێستا بڕواتەبی هەموو کەش و هەوایەکی خۆش ئێستا گوند و شار وە کوێیەکیان لێ هاتێ وایە براژن سەلام عەلیکوم سلام ورحمة الله وبركاته بقربانت من براي قبري ئەو بەتەمان شوێن دەری والله بتمام مالي خصيمة ماڵی خەسووی تا چەند تەنسیقت دەگا ماڵی خەسووی هەیە والله بيو النحاية مو ناحاوێەوە لا والله خەسوو چەند بوشی هەنا والله شش بشي هنا شەش بوشی هەنا بەڵێ. طبعا هەموو هەر کەسە و هركسة مالي زۆر خصيمة خواردنا هەیە بەس هەر کەسە و هەر خواردنە و تامی خۆیادا وایە ئێدە لە بووکەکانیش طبعا جیاوازی هەیە بەس ئەوە لەکن خەسوویە ئەمن ئەوەی ناکەم بخواانەخواسە بمە ئەوەی باعیزی ئەوەی کە بزات چێت خۆشتری و چێت خۆشتر ناوێ ئەوە ئیشی منی ئەوە والله إذا بها قام بكي كي دقل كي هدا أودي بخسر بيه وأنا بو دەگەرە تودا نا والله ئێشکێ دەگەر نا والله دقل بيري فاني ده دەگە بێریوانەدا زۆر چاکادی ئەتو ئی دووەمی نا والله مني أولي محيب نبي ئی ئەوەلی بەڵێ. بەخوازە یەکەمیش خۆشەویستە بلي خێر بوو ماڵی خۆت لێ کرد لێ دابوویەوە جاستوان ما جين زور بوين مالي خون كردو وا یاڕەبی دەست خۆش بێ دەبا بڕۆین ئەتوو ئەو سەردان و بەسەرکردنەوەانە بەڵێ. تا چەند لە گوندەکەین گۆ ماوە تا چەند سەردانی یەک دیەکەن بەخوای. بەخوازانی لەبەر فەیسبوک و ئەوانە ئەو بەڵێ. سەردانی زاران نەمایەوەیان نە بۆ خی جازاری وا هەیە ماوە نەماوە ئەو بەس بەخوای ڕحم و بازەیەکەوەکی داران نەماوە ئەلعان لە گوندەکەین گۆ ئەو سەردان و بەسەرکردنەوە ماین شەوانەدا ئەنیشن سەردانی یەک دیەکەن بەخواری وەڵام ئەوەندە ماڵی خۆن هەموو خڕبنەوە ئەری وەڵڵا ئەدی جێژنا چاکەن والله زێژنان و شایی و ئەوانە لێک دی زێژنان چناکەینتانی نەکەن ئامۆژنی خواردنی بەیانیان ئازرەکەن لە ئەری جێژنا ئەری وەڵڵا ئەیتەوەڵە ئەوە ئەری وەڵای سەر سفرا هەر بەیانیانم حازر کردووە خۆ جێژنە عنی بەیانیان بەڵێ ئەگەر لە سەر سفرەی هەموو کۆبوونەوە چەند خۆشە بەڵێ. چەند تامی هەیە ئەری وەڵڵا ئی ئێستاش زروفەکەی ئێستایی گۆڕانکاری گوندی و شاری چەندی فەرقا بەڵێ. بڕاتە بێ هەمووی بە تەلەفۆنە ئەری وەڵڵا ژێژنت لێ پیرۆزبی خوا مبارەشکە هیچ تا ئەری نەوەکی وەڵڵا. جاران ویان ئەری وەڵڵا، جاران وایە. هەبوو لەسەر سفرەیدا ئەنیشتێنەزا منداڵەکان داتنەوێن دەروێکی زانازام زمانی دیناری بوو یەشی دینارەچان وێ ئەداجە دیناریش نەبوو وێ وەڵڵا. دەبخوار ئەم بە 5,000 ڕازی نابن دۆ جێژنانی وێ وەڵڵا وەڵڵا هەمزار منداڵدین لا ئامۆژنی خڕدە بنەوە دێهەنداتێ وەڵڵا آخر ئامۆژنیش تەمەنەشای پور مامز بوونیە بەڵێ. پور مامز بەڕاستی یعنی پیرێژنەشی بەڵێ. زۆر قسە خۆش پیرێژنەی یعنی خۆشە. گوڵی مەدریسێ بەڵێ. بەڕاستی هەتا ڕێزی ئەو بە تەمەنانە بگیری هەرکەمە بەڵێ. چکە بەهەشت لە من ژێر پێی ئەوانەدایە بەڕاستی ئەو بە تەمەنانەدا چکە ئەوانە ڕەمز بوو ماڵێ بەڵێ. باشە ئەنگۆ تا چەند دژنەکانتان تا چەند هاوکاری یەک دەکەن لە نانکردن و لەو شتانە هاوکاری والله شرد بێ دەساکن لە بۆ هەندی بە هەرەوەس ئەری وەڵڵا هەموو ئەری وەڵڵاهی لە بۆ هەندی دەساکن ئەدی تا چەند دەگەرێک دی یعنی بۆ شین و بۆ شایی و تا چەند ئەو ڕحم و بەزەیە بۆ خوای لە بۆ بڵێم لە بۆ تازیە و شتیش هەموو تێوەردەین هەموو هاوکاریەک دەکەین ئەری وەڵڵا تاستی تا ڕۆژان هەموو جادی ئەو نان حازرکردن و تازیە شتیش دەوێ ئی بکان دەیوێ ئەری وەڵڵا ئەدی چی شەکەی بەچۆ سەرقاڵی چت هەیە لێرە چ بەخێوەکەی لە گوندی یعنی بڵێ بۆ خوای ئەری وەڵڵا حیوانن هەنا بڵێ بەس حیوان هەیە ئەری وەڵڵا مەڕوو بزنن هەنا مەڕوو بزن و هەنا ئەری وەڵڵا باشە بە گۆ گەرمێن و شێستان و کردینە ناوەڵڵا بە زمانی من ئەمن نەم کردووە ڕاستیەکەی بڵێم نەتکردووە ناوەڵڵا بەس بە زمانی خەستوێم کردویانە چوینە ئەوان چوینە ئەوا چوون. لە شێستانی شوێ ئەو دەچوونە کوێستانی دا قەندیلی ئەدی تا چەند هاوکاری پیاوەکەتەکەی لە ئیشکردنی لە مەڕدۆشینێ تااقەتی مەڕدۆشی نوشتیەوە ما والله من حیوانی دۆشم بڵێ دەیدۆشی بڵێ خۆ
پیرەوە نارێ زار بەزار هەڕەشان ناکاوریەکەش بۆ پیداکەم هاوکاری لا والله ونالي بس او قال لك زارك حوالي دكان الصعبة ضل ممنوع يسلم داوا ناني زعف يا ادي خد يسلم داوا كلمت ساعة البين شباب بيني والله زاشل بالله ويا اول شيء ازاهم زاري وانا كاكا والله يزن ما داش نبيني بس بشرت شي مالي بوداني ساري بو بكري او انا بو خو مالي خو داني مالي خو جداك وفرمو مال خدمه داني ازاري كابرا فيها الناس يعني والنبو زعما مال خويا بس قوي ايش كلمت ساعة ديتو قيد قلب خو بيني باشا او بو اگر يك جنك جني بسر دي برواتي بيقال له بغدادي لا بصرايبي جنك لي قلبي بيتي كاسي بيني خوش لا بس انا والله استاني فينا خوش داس روجا لك الرشا ادينا على هبه بيتك هذا برينا كم شوي ادي اوش نزاني وا ادي باشا بو هندا دجيكن جاستو انا والله كاكا ضل شوار جنابيني بري والله ضل حضرتي فاطمه حزري نبوجني بسربي بخواي قسم بيدا قالت هناك زاني على الزور يا هرو سردانه كي خوب كولباتي مشيان سلامه مقينه قربانه بمبراي قبري بمدين وجه لك نما بن قربان براي قبري بزياد ان شاء الله عقرن كتو الى نمك شكين بس ما شاء الله هميان لا بيشوازي ما راوسن زورها وكارك قربان والله بهم خوشه فربدل بهم خوشه نيجي لك نمن بن مالو اوابي ما قربان دم براي قبري دست خوشي لي دكم خيراتني كي قرمت دكم بقربان دم براي قبري سر هادوك تاو سر تاي من برا جنب دو ابروي بيوستي عليك السلام ورحمة الله وبركاته. باش دوارا yar yaran yar aman ayıbıdan bir yanı vermez ki muavun vahavsa bir yanı vermez ki muavun vahavsa jinumladır yana la suana tubu ivad la münker la demezmalar ئەگەرانی پێشکەش دەکەین بە بەرنامەژیانی کوردەواری پەرتوک خۆت دەرێنا وریا بەومەی دڕێنا ناوی خودای لێبێنا پیت و شەی بخوێنە گەرپی دڕستکەی بۆ وشە ئەوە هیوا مەبەستە گەر وشەت کرد بە ڕستە ئەوە ئایندە گەشە السلام عليكم. السلام بخير. دانش بولا جاتوني. ماشي بقربان. حالو حالكم. ما زلنا بالباشن. خير سرتاو. سلامت بياخو. خير سرتاو. او هلا واسي كي يورو. لازم الكاك شماليا. كاك شمالي. اديوا او نانا تسعر دشي كان ينقو. وعادي باعية. يباعي. بلى. ايدي كودا قلنا كديا؟ لا والله. عشان توزن ودي على بزيادة. هلا بزيادة يباعية والله. هذوكو عادي سفري دا قلنا كان نقو. والله ما. بلى والله بس الله عزنا وهذا اللي كثيرة. يتصير. بلى. باش نقول بس او ناني كان. بلى والله بس. لا والله ما تندري معنا بس نان تيجي نان سيرة. باش تاتسن نقول هاوكاري يقدي كان يعني جيرانا كانت تاتسن خرب له السريق دي هاوكاري يقدي كان. الله بس بيت وانا. بحنا وز. بيت وانا قبل كلام ويا ريك دكين. بلى والله. يعني هالرجل سريتش يا. هلا رجل سريتش. باشا زوربجنا كان بالرواتب يقال بتماينا كده من يك حفتي بس برنامج أبو دا الرجل هو كان عندنا ناني ترسين. الله زاولين تجن وينها؟ جندا ترسين. وقال ناني زورا ترسين بالرواتب اللي هم شو أنا قال. الآن وينها هاتو؟ كنا يك حفتي. داري بخوي الله راسته. بيرزاون أبو. هم روج عندك روج نعرف شنو عندك كرت. هلا والله سواني يا سيدي دو روج على سرق عندك كان دابا ما عندكش. هلا والله. أنقول بس بدارنا كان بلا بس بدار الله زاري بقى زاري بدارنا وبيبي زرا غازنا بدارنا دكين باش زياوازي كي إداري وإغازي زياوازي كبير زياوازي كي ما كي جدا بله بلا جدا زاري بغازش كما بدزنا كي زارا بس بناني كان نقول
بس بدارن بله بس زۆری بدارن لا بقى مەقسەدم بە دارانەکەن بله بدارن والله لە چەند لە کاتی چەندی و هەرسن لە سعات چەندی و هەرسنە بۆ والله ئەگەر ڕۆژی با دوو تەشتام بکەین بە لە بەیان دەست پێ دەکەین چەند نانیەکەن دوو تەشتە نانن ئاخر دوو تەش چەند نان یعنی بڵێم 200 نان 200 نان ئەرێ والله 250 دەستەکە خۆش خدام سلام سەرچاوە خێری سەرچاو ژبێ خوا سەرچاوان جانا لەکوێت حەشاردەم لەکوێت حەشاردەم خەڵک ئێستاش لاوازی دەنگم نۆتەی ناوت بەدی دەکەن لە هێڵەکانی سەردەستم پەی بەدرێسی تۆ دەبەن لە لێدانی تر پەی دڵم دەزانن چۆن دەیت و دەڕۆی کاتێک فرمێشتی چاوم دەبینن تێدەگەن تۆم و شەوێ لە کامە ڕووبار خۆت دەشۆی ئەمان ئەمان جەناوتت ناوم بێنە بە گۆرانی باید شەو بۆ دووری من زۆر گریاوی بەڵام چی بکەم ئاخ کە ناتوانێم ناوت بێنێ پڕ بە زێمانێم لێم ببوورە لێم ببوورە لێم ببوورە لێم ببوورە السلام عليكم سلام ورحمة الله بخيرك هاك حالك خوا بخير ستساوم كاك شجاتا خير ستساوا كانم خوا بخير ستساوم ئەو خەریشی چی والله تماشای مێشەکان دەکەم دڵم داخوا بزانم ماوەنیان نا ئەو ساڵ عیلەت گەلێک زۆر بوو چەند مێشتەنە والله دەوری 15 مێشەکەم هەنا 15 مێش بەڵێ ئەو مێشانە ئەیان بێە شوێنیان پێ ئەگۆڕیان هەر بە ڕسمی لێرەنا نە والله هەر لێران بڵێنە کەمنی من نا بەمە بڵێن کوێستان و ئەوانە هەر لێرە لە گەرمێننا بەڵێ بەرهەمی مێشی ئەو ساڵ چۆن بوو بۆ خوای ئەو ساڵ باش نەبوو ئەو ساڵ عیلەت زۆر بوو بڵێن هەنجوینیان کەم بوو توش عیلەتی بوون زۆر مردن مێشەکان باشە مێش ئەگەر باران باری بەرهەمەکەی باشترە یان باران نەباری بەرهەمەکەی باش خۆی بەهاران ئەگە بەهاران بڵێن بارانی زۆر بێ بۆ مێشی خراپە بڵێن کڵوکەکان ئەو شیلە میلەی کەم پێوە دەبێ بڵێن مێشەکە هەنجوینی کەم دەکەن ویستی بەدەڵێن ئەگە باران باری مێش نابی هۆکارەکەی بارانی زۆری لێ هۆکارەکەی ئەوەیە کڵوکەکە بڵێن ئەو شیلەی پێوە نامێنی جامەخنە مێشەکان هەنجوینیان پێ ناکرێ ئەوەیە ئەو هەنجوینی تو شەکراویان نەدەی بەخوای بەس بڵێن پاشی بڵێن مانجی سێ تۆزە شەکراوەچیان دەدەینێ بۆی تۆزە خۆ بقیم بکەن بڵێنە تا گەرا ڕێژی دەکەن دەی بۆ لاوە نایدێنی باشە ئەگەر نەیدەنێ بڵێ ئەگەر نەیدێنێ بڵێن دەبێتێ بەس بڵێن بۆ مێشەکە بەقەوت نابێ بڵێن بۆ شڵقەی بەقەوت نابێت بێ شڵقەی بکە مێشی ئەسلی چۆن دیارە نیشانەکانی چۆنن مێشی ئەسلی وەڵی جا مێشی کوردی هەیە مێشی کەش هەیە بڵێن ئەو مێشی بڵێن مێش زۆرە ڕاستین ئەم نەوەی زۆرە بەس مێشی خۆمان لە هەمووی باشترە بێ ئەوەترە بێ عیلەترە ئەتو چلوێ بە چەندێ دەی بۆ خۆتیان بۆخۆیان من ڕاستی منی فرۆشنێنێ ڕاستی من بۆ فرۆشنێم نییە هەر بۆ خۆم بڵێن بۆ خۆمان چ سندوقەشی تێدا بەکاردێنن هەیە بە سندوقی هەیە بە غەلیفەیە جیاوازەکەی وەڵی سندوقن هەموو سندوقن هەموو سندوق بەڵێ ئەدی مێشی غەلیفەی هەیە دەغەلی وڵی غەلفەی بڵێن ئەو بۆ عیلەتی خراپە بڵێن پێت ناحفاز ناکرێت داخۆبزانی عیلەتی هەیە یان نیتی ئەلەوەی تۆزەک چێشەیە بەس ئەوە بڵێن دەتوانین سەری هەڵدەوێت تەماشایکەی بزاخوا عیلەتی هەیە یان نیتی ئەو بڵێن کرمی هەیە ڤاروای هەیە ئەوانە بڵێن دەرمان دەبێت دەرمانیان کەی باشە مێش ئاخر سعرەکەی هەتا چەند دەڕوا کیلۆی هەنجوینەکەی بەخوایی دارێ هەتا 120,000 دەڕوا بڵێن لە دارێ لە دارێ بڵێن ئێوەش هەتا 6 زانیوە بڵێنی مێشی خۆمان بڵێن ئەوەی نادەنێ شەکراو هەتا 6,000 زانیوە ئارێوەڵە بەپێی هەنجوینە ڕاستی هەیە شەکراوی وڵی لە بابم بڵێن ئەرە وڵی هەرتی بەبیرم دێ بابم مێشی هەر هەبوونە بەڵێ
مێش هەبووە لە دەور و پشتین گۆ لە شوێنێکی شڵغەی دابی یان چوبیتە شوێنێکی دیکە لێرە ڕۆژ شڵغەی نەدابێت چوبی لە شوێنشکەی شڵغەدابی چۆن نەزانێ ئەو مێشەی تووە بەخوای بەوەی نازانین ڕاستی ناوەڵات دیار نییە بەس لە شاخی ئاوا بڵین لە شاخی دەچین لەسەر ئاوەکان تەماشا دەکەی مێشەکە دەڕوە بە دەیبینیەوە دارەکەی نیشانە دەکەی و دوایش بڵین دەسی دەیبڕیەوە بە ئاوا دەنا بڵین کەس نازانین مێشی ساوە بڵێ لێرە شڵغەی بکە بڕوە بەخوای نازانم هیمنە یان نی من نییە باشە دەوری پشتین گۆ شاخەکانی تقریبان تۆزە نەوینە یعنی شاخی هەندە بەرز و سەختی تێدانینە مێش ئەچی لەو شاخانە شڵغەی بدا لەوێندەر بەڵێ بەڵێ سا بڵێن لێرە دەتوانانی بڕوا بۆ سنارۆکە بڵێن ئەواتە ئەو شاخە بەرامبەرمان سنارۆکە بڵێن دەست دەگاتەوێ یان بڕۆ بێ بۆ ئەو لای دەڕوا بڵێن بۆ شاخان دەڕوا بڵێن جێیت بەدار زۆر چاکە بە دووە پرسیارن ئەوە بی هەموو جارە مێش ئەگەر بێتەوێ کابرا هەیە ئیشی بەس ئەوەی ئەسی لە شاخی لە دوو مێشیە گەڕێ کو دیارە بۆ نمونە ئالتو ماڵت لێرێ مێشەکە لێرە ئاوێ خواتەوە دێتە سەر ئێرە چۆن نەزانی ئەو مێشە لە شوێنێکی دیکەیە ها بە دوویدا ئەچی کاک شێزاد بڵێن ئەمە باێکدی تێبگەین ئیوە هەیە مێشەکەی تەمەشا ئەکەوارێ زۆر بەرزەفر دیارە زۆر دوورە بەڵێ ئەمە نیشانەکانی چۆنن نیشانەکانی ئەوەیە مێشەکە بڵێن ئەگە ئاوی خواردەوە ئەگەر هەل لەسەر ئارزی بڕوە ئەو مێشەکە نیزێکە بەڵێگە نیوی بڕوە ئەگە مێشەکە بەرزیش بوو ئەوە دەزانیت مێشەکە دوورە بەپێی ئەوەکەی بڵین زان مێشیش بڵێن ئەوە ناڕوە ڕاست و ڕاست دەڕوە خوارەی نییە ڕاست بڵێن بەڕاستی مێشەکەی دەڕۆی دەگەڕێی دەیبینیەوە بەزەکە نیزێک بێ بڵێن هەوا لەسەر ئارزی دەڕوە لە نەوی بیەوە نزیکترە لە بەرزیبی دوور بڵێ هاچەندی بڵند بێ بەرز بێ مێشەکە دوورترە ئەیوە هەیە دە بە ئاوەشی دەگەرە خۆ بە ئەچی لە قۆناغە چکە بۆی دائەنێ ها بۆ نمونە قۆناغ بە قۆناغە تا ئاگاتە شوێنەکەی دیکە شتیوە هەبووە وەڵای ئەمە بڵێن ئەمە ڕاستیکە بیبینینەوە بڵێن بەپێی ئەوەکەی دەڕۆین بڵێن سە لێرە بەس نیوی بێ ئەوە دەزانین نزیێکە بەزەکە بەرز بوو دەچین دووری لێ دەگەڕێ ئەوەیە دەستەکەت خۆشبی سەلامت بیارەبی خۆشبیا خۆ بەخێرن سەر چاوم کاکشت خوا بەخێرن سەر چاوانم بەخێرن سەر چاوەکان ئای بەعام شەرعی خۆیان دەبردەوە کرد پیرە شەوبا پیرە شەوبایە ماڵ وێران دەیگوتە گەرە من بزانم چە عەرفان لێک بدەم شتاقیان بەو خاڵەی نینە کەوەتانێ لە سوورەتی لەیلایە وەی لە من وەها دەفرۆشن هەنگا یاران هەنگا مەنام غەریبم دانەی بەسایەت گەوهاران هەنام وەڵڵا غەریبم بۆمنی ماڵ وێران نەبێ ئەنا مەنام غەریبم دەستدادا بۆ ژاران هەنام وەڵڵا غەریبم ئازیزان و خۆشەویستان هەتا لە گوندی هیزۆ بین دڵنیابە لەوەی بێزار نابین بەڵام چی بکەین عادەت و تەقالیدی بەرنامەکەی هەر ئەوەندە ڕێگامان پێ ئەدا لێرەوە دەڵێم زۆر سپاس بۆ گوندی هیزۆب زۆر سپاس بۆ خزمان بۆ دۆستان بەڕاستی ئەوڕۆ هاوکارێکی باشمان بوون هاوکاریەکی باشیان کردی زۆر سپاسیانەکەین گەورەی خۆیان نوان لێرەوەش دەڵێم زۆر سپاس بۆ کاوانە بەڕێزەکان بەڕاستەکی خواردنەکی تایبەتیان بۆ ئێمە ئامادەکرد بوو ئازیزان و خۆشەویستان بەرنامەی ئەو جارەشمان لە گوندی هیزۆب کۆتایی هات تا بەرنامەیەکی تر و شوێنێکی تر بەخوای گەورەتان دەسپێرم خواتان لەگەڵ زۆر ناکرێتار پیر بوومایە پیر بوومە پێچی دەستم دەلارزێ پیر بوومە پێچکەکانم نابیست پیر بوومایە پیر بوومە پێچی دەستم دەلارزێ پیر بوومە چاوەکانم نابینێ دوێنێ لە خان
دوێنێ لە خامی یار بوو ئەمڕۆ لە خامی خۆمدام یار و نەیار نەماون کەسێ بگاتە فریان کەی دێتاوە کەی دێتاوە کاتی لاویم کەی دێتاوە کەی دێتاوە کەی دێتاوە کاتی لاویم کەی دێتاوە لە دەستم چوو بە خوارجیز نایەتەوە نایێتەوە لە دەستم چوو بە خوارجیز نایەتەوە نایەتەوە